ئەو ژنەی لە کاتی بەڕێوە چوونی دوایاری جامی کەنداودا بەهۆی شێوازی چوونە ژوورەوەی بۆ یاریگاکەی بەسرا هەرای نایەوە هەموو عێراقیەکانی واخواز بوون بزانن ئومفەهد کێیە. ئومفەهد ئەو ژنەی بە کاروانێکی ئۆتۆمبێلی ژمارە حکومی چووە نێو یاریگا و گڕی لە عێراقیەکان بەردا، چونکە لەو ڕۆژەدا دەیان هاوڵاتی بەهۆی پاڵەپەستۆ بۆ گەیشتن بە یاریگاکە بوونە قوربانی. ئەو دوجار لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا دەرکەوت و خۆی ناساک. ئومفەهد ژنێکی سەرمایەدارە، هاوسەرگیری لەگە کەسێکی پارەداردا کردووە، بەڵام ناسنامەکەی ئاشکرا ناکات. ئەو دەڵێت مافی خۆمە بە ئۆتۆمبێلی VIP بچمە هەر شوێنێک دەمەوێت و پارەی خۆم دەدەم. ئومفەهد نەمیدیاکارە و نەکچە مۆدێل، تەنها چالاکوانێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و ژیانی ڕۆژانی خۆی لە سناب بڵاو دەکاتەوە. ئەو دەڵێت پێویستم بە ناوبانگ نییە و دەستم بەڕووی هەژاران داواڵایە، بەرامبەر ڕیکلامەکانیشم هیچ بڕەپارەیەک وەرناگرم. سیاسی نییە و حەز بە سیاسەت دەکات. سەرسامە بە محەممەد هەلبوسی و دەڵێت لە سەرۆکوەزیران زیاتر خەڵک بۆ چارەسەری کێشەکان هانام بۆ دێنن. ئومفەهد دەشڵێت گەر خۆم کاندید بکەم زۆرترین دەنگ بەدەست دێنم و یەکەم کاریشم لێبوردنی گشتی دەبێ بۆ زیندانیا بێتاوانەکان.